الساعة 6:00 من صباح هذا اليوم. سعات شەشی بەرەبەیانی ئەمڕۆ ئۆتۆمبیلێکی بۆم ڕێژکراوە بە ئاڕاستەی بازگەی مەریەم بەگ ڕۆیشت. ئەم ئۆتۆمبیلە دەیویست بگاتە ناو کەرکووک. لە بەردەم بازگەکە ڕاگیرا و پشکنینی بۆ کرا. لە کاتی پشکنینەکەدا شۆفێرە تیرۆریستەکە ئۆتۆمبیلەکەی تەقاندەوە. تەقینەوەکە بووە هۆی برینداربوونی 4 پۆلیسی ئیتیحادی و شەهیدبوونی ژنێک. بەم جۆرە پاسەوانانی بازگەکە بە خوێنی خۆیان پارێزگاریان لە دانیشتوانی کەرکووک کردووە. بەپێی زانیاری هەواڵگرەکان ئۆتۆمبیلەکە شەوێک بەر لە ڕووداوەکە لەلایەن کەسانێکەوە گەیەندراوەتە دەستی داعش. ئێستاش ئێمە لە بەدواداچووندان بۆ دۆزینەوەی ناسنامەی شوێنی ئەو کەسانە. بەپێی زانیاری هەواڵگریەکان ئۆتۆمبیلەکە شەوێ بەر لە ڕووداوەکە لەلایەن کەسانێکەوە گەیەندراوەتە دەستی داعش. ئێستا ئێمە لە بەدواداچووندان بۆ دۆزینەوەی ناسنامە و شوێنی ئەو کەسانەی کە هاوکار بوون. حسب ما قالوا الأهالي المنطقة